بڕیار نەخۆش بوو ئەو نەخۆشیە وای لێ کرد کە ناڕەحەتی کا لێرە چارەسەرێکی ئەو توی نەبوو بەڕاستی وەکو حکوومەتیش هەوڵمان بۆ نەدا بڵێن فیزیەک شتێکی بۆ وەرگین لەو بڕوانگەەوە بڕا بە ئەوروپا بەڵام خۆی وەرەقێکی دکتۆری کرد لە ڕێگە ئەو وەرەقەوە چوە تورکیا چوە لای دکتۆرێک لە تورکیا وتیان چارەسەر هەیە لە تورکیا بەڵام کلفەیەکی زۆری تێچێ بۆ تۆ احتیمالە بچیتە ئەو بەرەوە بە ئیتالیا و ئەوروپاوانە تەمانەوە شتێکی ئاشکرا لێوەکو مافی مرۆڤ بووەتەکەن و کولفەیەکی تێ ناچێ و احتیمالی قامە پێوەرگرتنیشیە ئیتر هەم ئەم ناخی ئەوە بوو هەم ناڕەحەت بوو لێرە چارەسەرێکی نەبوو خۆی دادەسە و قەدەری خۆی گەورە نێگەیان دەستجێکە وەڵا لە تورکیا ڕۆیە تەمان وێنان هەموو ڕێگەیە کە هەمووی کە پیاڕوە لێوە چوە کۆمەنی زیا لە کۆمەنی زیاوە چووە ناو سەر ئەکسلێک تا ناو باخیرە لە ناو باخیرەکەەوە کاتێک کە دابەزیوە لەسەر هەم سواری ئەکسلەکە بووە بۆ شاری باری ئیتالیا لە 24 نۆ لەسەر ئەو ئەکسلە تەحاملی نەکردو و کەوتۆتە خوارەوە وفاتی کرد کرێکی بوو یەک دووش بەقاڵ بوو بەقاڵیە کرد بە پیکابەکەی لەسرم کۆڵانانە جارجار لە بازارڕاو هەر خەرکی ئەوانە بوو بەڵێ خێزانی هەبوو بەز مناڵی نەبووە.